کۆلێژی زانستە سروشتیەکان لە شارباژێر یەکێکە لە کۆلێژە زانستیەکانی سەرۆکایەتی زانکۆی سلێمانی کە لەلایەن وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی لە ساڵی 2009 فەرمانی کردنەوەی بۆ دەرچووە. لە پاش تێپەڕبوونی 11 ساڵ بەسەر و فەرمانەدا جارێکی تر هەمان وەزارەت بە نووسراوی ژمارە 5703 لە 23 شەشی ساڵی 2020 فەرمانی وەزاری بۆکردنەوەی کۆلێژەکە دەردەکات. کۆلێژەکە بەکردنەوەی یەکێک لە بەشە گرنگەکان بەشی زانستی ژینگە دەست بەکار دەبێت و 28 خوێنکار بۆ خوێندنی ساڵی 2020 بۆ 2021 وەردەگرێت. کۆلێجی زانستە سروشتیەکان لە ساڵی بەکردارەکی لە ساڵی 2020 فەرمانی دەست بەکاربوونی بۆ کرا. ئەگەرنا لەوە پێشتر ئەم کۆلێجە ئەفکاری کۆمەڵێک لە ڕۆشنبیر و مامۆستای زانکۆ لە ساڵی 2005 کارمانتیا کردووە. لە ساڵی 2009 فەرمانی وەزاری و کردنەوەی بۆ دەرچوو لە سەردەمی بەڕێز کاکتۆری دیزە و سا وەزیری خوێندنی باڵا بوو. دوای ئەو کەوە دوکتۆر دلاوەر ئەلادین هات دەست کرا بە گۆڕانکاری و بابەتەکان تا مقابلەی خراپ بواری مقابلەشەوە تا ڕاگری بۆ دانرێ. بەڵام دوای ئەوە کردنەوەکەی دواخرا تاخیر کرا دواخرا تا لە 2020 لە سەردەمی کاکتۆر ئارامە جارێتتر فەرمانی کردنەوەی کۆلێجەکە دەرچوو. کۆلێجەکە بە ناوی زانستە سروشتیەکانەوەیە لە چوارتا سەرەتا بەکردنەوەی بەشی زانستی ژینگە دەستی پێ کردووە کە هەر لەو ساڵە خوێندکاری وەرگرتووە و ئێستا بەردەوامین لەو بەشەیە. بیرۆکەیکردنەوەی کۆلێجەکە بەڕاستی هەر لە سەردەمی سەرۆکی سەرکردە بەڕێز مامجەلالەوە کاتی خۆی وعدێکی دابوو بە دەبەری شارباژدار کە دەبەرێکی مزەحی و تێکۆشەر و ناوچەیەکی جوان و پاک و خاوێنە کە معهدێ پەیمانگای کۆلێجێ بکاتەوە گویان. لە ساڵی 2008 و 2009 چەند دانیشتنی لێرە کرا کە معهدێ بکرێتەوە و ئێمە مەجموعەیەک هاتنە سەر خەوتمان ئەمانە پێویستە کۆلێجێ بکرێتەوە کە ئەقسامەکانی پێداویستەکانی داهاتوی کۆمەڵگە دابین بکات. دی ئەوانەی کە پێویستن لە داهاتووە کۆمەڵگە کادری نییە لەو بوارەیە بکەوێتە بەر بیرکردنەوە و ینی لەو بوارەیە بەشێ بکەینەوە قسمێ بکەینەوە کە سوودی بۆ داهاتوو هەبێ. گەشتنە ئەو بڕیارەی کە بەشی زانستی ژینگە ئەو بابەتانی کە پەیوەستن بە زانستە سروشتیەکانەوە لە کوردستانە نەکراونەتەوە و داهاتوی کۆمەڵگەش پێویستێکی زۆری بەم بواران بە پسپۆر هەیە لەم بوارانەیە بۆ دەست پێ بکەین. کردنەوەی ئەو بەشە ئەو کۆلێجە لێرە ئەگەڕێتەوە بۆ ئەو بیر و بۆچوونەی کە پێویستمان بە زۆرمان هەیە لە ئەقسام و لە بەشی جیاواز و لە بوارە پسپۆڕی وردەکانی ترا لەو بوارە نەمان بوو کە پێداویستی داهاتوی کۆمەڵگەش خۆتان نەزانن ژینگە بابەتێکی چەند گرنگە پەیوەندی بە تاک بە تاچ کۆمەڵگە و کۆمەڵگەوە هەیە. بۆیە بیرمان لەوە کردەوە کە ئەم بەشانم کۆلێجا بکرێتەوە و سروشتی ناوچەی چوارتا سروشتێکی جوان و پاک و گونجاوە بۆ بابەشە بۆ ئیخساسانەی کە زانستی سروشتین. لە ئێستادا کۆلێژەکە تەنها یەک بەش لە خۆ دەگرێت کە بەشی زانستی ژینگەیە. لە پلانی کۆلێژەکەشدایە کۆمەڵێک بەشی دیکە بکاتەوە وەک بەشی سامانی ئاو، بەشی کیمیای نەوت و کانزاکان، بەشی سامانی سروشتی، بەشی کەرەستەی خانوبەرە. لە داهاتووشە بیرمان هەیە بە بیر و بۆچوونی ئەومان هەیە کە بەشی زانستی ئاو بکەینەوە. ئاو وەکو زانست نەگوەکو ئەندازیاری یا وەکو بابەتە کشت و کاڵەکان کە پێویستە بۆ وەکو زانست ئەوش هەر ڕەبتە بە ژینگەوە بابەتێکی گرنگە لە داهاتووە بەشی ئاو بکەینەوە. لە داهاتووە بتوانین بەشی سامانی سروشتی لێرە بکرێتەوە. لە داهاتووە وەکو بەشی کەرەستەی بیناسازی مەوادی بینا بتوانین ئەو بەشانە بکەینەوە کەمانە هەموو بەشی کارەچین و زانستی سروشتین کە ئەم کۆلێجە دەوڵەمەندترەکە و کادری باشتر
پێگەێنێ. ئێمە سەرەتا ئەم باڵاخانە لە 2009 باڵاخانێکی ڕێکوپێک و پاک و تەمیز بوو لەبەرەوەی چۆڵ بوو کەسیتیانە بوو. باڵاخانەکە بە شێوەیە لە شێوەکان شێواوە کە هاتن دەستمان پێکردو بە ژێری توانای خۆمان توانیمان لە 2020 ئێرە قاتی سەرەوەی نۆژەم بکرێتەوە و بە بەشێک دەستمان پێکردووە. لەم ساڵا توانمانە بجە دابینکەن بۆ قاتی خوارەوەش قاتی ژێرزەمینەکەی کە ئەوش نۆژەم کرایەوە ئەوسا مەجارێک فراوانترمانە بێت قاعات و هۆڵ و تاقیگەی باشترمانە بێت ئەتوانین بەشەکانی تریشکەینەوە. هۆکارەکەی ئەوەیە. هۆکاری دووەمیشان خۆ دەزانی کە کۆلێجەکە کرێتەوە سەرەتا کادری زانستی کادری علمی کەمە وردە وردە تا کادرەکان پێ دەرەکەون و دێنە ئێرە ڕاژانە گوازنەوە بۆ ئێرە و ئەو شروتانە تاواکەن کوتوانی بەشێکی پێ بکەینەوە چونکە بەشی زانستی ناکرێت تا 4-5 بواری تایبەت من بۆ بەشە کادر نەبێ کە کادرەکان تە بۆ ئەو سا ڕێگە پێدرێت لە ڕێگەی دڵنیایی جۆریەوە بەشی تازە بکەیت. هۆ کارەکان ئەوەیە وردە وردە ئینشەڵڵا و پێداویستیانە دابی نەکرێ و بەشی تازەژەکرێتەوە. شێکی تەواو زانستیە لە سەر بە زانستە سروشتەکانە کۆلێجی زانستە سروشتەکان و تایبەتە بە زانکۆی سلێمانی واتە یەکێکە لە بەشەکانی سەرئاستی زانکۆی سلێمانی کە ئەم بەشە ئەتوانین بڵین لە ئێستا دە مامۆستای خۆمانمان هەیە بە ئەو مامۆستایانی کە هەم جێگیرن و هەم ئەو مامۆستایانشی کە بە شێوەیەکی کاتی لە لامان داوام ئەکەن. لە هەموو جۆرەکان پسپۆریمان هەیە لە هەموو پسپۆڕەکان مامۆستامان هەیە چ لە ناو زانستی ژینگە و چ لە زانستە بنەڕەتیەکانیشە وەکو کیمیایە وەکو بایۆلۆجیە وەکو زانستی فیزیایە وەکو کۆمپیوتەر ئەمانش مامۆستامان هەیە. لێسا بە تەواوەتی هەموو ستافێکمان ئامادەیە بۆ ئەوی کە بتوانێت ئەم بەشە بەڕێوە بەرێت وەکو لایەنی ئەکادیمی وەکو لایەنی ئیداریەکەشی بە هەمان شێوە. بۆیە ئەتوانین بڵێن لێسا ئێمە 3 قۆناغ خوێندکار هەتا یەکەکانمان هێشتا داوامیان نەکردووە. قۆناغی 2 قۆناغی 3مان هەیە. خوێندکارەکانمان نزیکی 31 خوێندکارمان هەیە بە هەردوو مەرحەلەکەمان. خوێندکارەکان لێرە بە تەواوەتی گرنگی ئەویان پێئیرێک کە چۆن ئامادە بکرێن بۆ بازاڕی کارکردن لە دەرەوەی کۆلێجی زانستە سروشتەکان واتەوە پەروەردە ئەکرێن کە لە ناو دەرەوەی کۆلێجە کاتێک کە بڕوانەمەیان بەدەستێنا بتوان خزمەتێکی تەواوی ژینگە بکەن. بابەتی کە تۆ باسی بەشەکەیت و بەشی ژینگەکەی بابەتەکە فرە ڕەهەندە. دەرچوانی بەشی زانستی ژینگە ئەبنە کادرێک لە داهاتووە کە بۆ پێداویستەکانی کێشەکانی ژینگە ئەمانە دەوریانە بێت. ینی بۆ چۆنیتی چارەسەرکردنی ئەو کێشانەی کە ڕوبەڕووی کۆمەلگا ئابێتەوە. چونکە هەر پیسبوونی ژینگەش کە تۆ باسی پیسبوونەکە فرە ڕەهەندە. ژینگە خۆی هۆکارەکەی یاخود گۆڕانکاری گەردوونیە کە ئەوە دوورێت لە توانایی مرۆڤەوە. ئەوەی کە ئێمە باسیەکەن زیاتر ئەوانەیە کە مرۆڤ خۆی کارکتەرێکی پیسکەری ژینگەیە. ئیتر کارکتەرەکان لە زۆر ڕووەوە ینی وەکو تاچێک بیگرە ژینگە پیسەکە وەکو کارگەیەک بگرە ژینگە پیسەکە کامیان تاچ ئاستی پیسکردنی ژینگەکە لە یەکێکەوە بۆ یەکێشتر یاخود لە کۆمپانیا بۆ کۆمپانیایشتر یاخود لە کارگەیەکەوە بۆ کارگەیشتر جیاوازە بە پێی پێداویستی ڕۆژ بە پێی پێداویستی ئەو کارکتەرانی کە ئەو کادر علمیە کاری تیاکە ئەتوانێت ڕێنمایی پیشان با بۆ چۆنەتی چارەسەرکردنی ئەو لایەنانی کە ژینگە پیسەکە بتوانێت کۆنتترۆل بکرێت لە داهاتووە.
ینی بابەتی ئەو بەشە لەوە خۆی بینێتەوە کە بتوانێت وەکو ئیستشاریەک لە هەمان کاتە هەم ڕێپشاندەر بێ لە کۆمەڵگایە و هەروەها لەمان کاتە بڵێن وەکو مراقبێکیش بێ ینی چاوێکی کارکتەر بێت لەسەر ئەو هۆکارانی کە ژنگە پیسەکە کە ڕێگە نەدا بە پێی یاسایە بە پێی ڕێکارێکی زانستی کە نێڵێ ئەوانە هۆکارانی کە ژنگە پیسەکەن ئەو کۆنتترۆلی بکات و ئەو خاڵی کە دەرچوانی بەشی ژینگە بە شێوەی گرێبەست دادەمەزرێن ینی هەری کارێکی فراوان هەیە بۆ دەرچوانی بەشی ژینگە بەڵام بەداخەوە تا ئێستا چ ئێمە و هەروەها چ خوێندکاران دەرچوی پۆلی 12 نەگەشتونەوە ئاستی کە بە تەواوەتی هەموو زانیاریەکانیان پێ بگات لە ڕووی ڕاگەاندنەوە لەو ئێمەشمان کردووە گرنگە لە داهاتەوە دادەمەزرێن و هەری کاریان زۆرە کە کارێکی باشە ئەتوانین ئەمە ڕێگە چارەیەکە من پێم وایە لە دوای کۆلێجی پزیشکی ئەمڕۆ خوێندکارانی دەرسی بەشی ژینگە چانسیان هەیە دوای ئەوان ئەمان کە چانسیان هەیە بۆ دامەزراندن بە شێوەی گرێبەست وەروەها لە ڕووی موچەشەوە موچە لە مۆزەفە لەوانەی کە لە حکوومەتە دائەمەزرێن موچەکان زیاترە بێت یعنی بەڵام تا ئێستا خوێندکاران ناتوانی و ئەم بابەتە هەزم بکەن یاخو بە زانست دانگەانتە بۆ نمونە لە زانکۆلاییە کە پڕیان کردوێتەوە ئەم ساڵم بەشەی ئێمە خوێندکاری بۆ نەهات یان لە ڕێگەی فۆرمەوە هاتین ئەلانمان بۆ کردو لە سەرۆکاتی زانکۆ نوێنەرماندانە و توانیمە دە 12 فۆرمێک کۆ بکەینەوە کە خوێندکار بێتە ئەم بەشە ئەمە لە سەرەتادا من پێ بەوەی وا هەز دەکەم کە قورس بێت تاوەکو ئەمە ئەچێتە ناو خوێندکارە و دەنگایاتەوە کەمە بەشێکی ئاواگرنگە چکە بەشی ژینگە بەشێکە بەشێکی زانستیە بنەمایەکی بەهێزی هەیە لە ڕووی زانستیەوە بابەتەکانی بایۆلۆجی و کیمیا و ئەمانە خوێنێ بۆی کە بە شێوەیەکی ئەپلای بە شێوەیەکی کارەکی بتوانێت لە داهاتووە لەو بوارەیە کار بکات. ئێمە بە بۆنەی ڕۆژی ژینگەی سلێمانیەوە لەگەڵ فەرمانگەی ژینگەی سلێمانیە دانیشتنێکمان هەبوو گەیشتنە ئەوەی یاداشنامەیەکی لێ تێگەیشتن ئیمزا بکەین واژۆ بکەین لە بینی هەردوو لایە سەرۆکی فەرمانگەی ژینگەی سلێمانی ئەوەی بە من ڕاگەیان کە لە ئێستاە ئەتوانێت 500 کادری ژینگەیی دابمەزرێنێت لە ئەینەکان بەڵام دەست پێ ناکە چکە ئەگەر ئەو بێت کۆمپانیەکان کە ساڵانە دێن بۆ تازەکردنەوەی ڕێگە پێدانی کارکردنی تازەکرد بێ ژینگە پارێزیان بوو بەڵام لەم کاتە کادرێکی ژینگەیی دەرچووی ژینگە کەمە نییە لەبەرەوە ناتوانێت ئێستا جێبەجێکە بەڵام ئەتوانێت بە گروپ کۆمپانیەکان گروپینیان بۆ بکە بڵێن پلە ئەی پلە بی لە یەکەم کەی سابتوانێت پلە ئەیەکان ژینگە پارێزیان بۆ دابینکا و لە ڕێگەی ئەوانیشەوە سەرپەرشتیەکە چکە لە ڕێگەی دایرەی ژینگەوە ئەم کەسە ئەم خەڵکە ئەبێتە سەرپەرشتیار بەسەر کۆمپانیەکانەوە. ئامانجەکانی کۆلێژی زانستە سروشتیەکان و بەشی زانستی ژینگە پێگەیاندنی کادری زانستی و پسپۆڕی شارەزا لە بواری ژینگە بۆ بڕوانامەی بەکارلێس و بەرزتر ئەنجامدانی توێژینەوەی زانستی ژینگەیی لە بوارە جیاوازەکان بەمبەستی پاراستنی ژینگە و گەشەپێدانی بەهێزکردنی پەیوەندی زانستی و ڕۆشنبیری لەگەڵ ڕێکخراوە ناوخۆیی و نێودەوڵەتیەکان بەشداریکردن لە پەرەپێدانی شارەزایی پیشەی گەنجان بەمبەستی زیادکردنی هەلی بەکارخستنیان لە بواری ژینگە. طبعاً ئێمە زۆر ئەویسین لەم لاڵۆلا ڕێکخراوی ژینگەیمان هەیە کە کار بۆ ژینگە ئەکا و کار بۆ ژینگە پارێزیەکات کەسانی تاکە کەسمان هەیە کە هەوڵێن بۆ پاراستنی ژینگە بەڵام لێرەیە بە زانستکردنی زانستی ژینگە خۆی برنە ناو پرۆسەی خوێندنەوە ئەمە گرنگێکی تایبەتمەندتری هەیە ئەمە وا ئەکا کە تۆ لایانی بەرپرس گوێیاوەتە ژینگە کاتە کە لایانی بەرپرسیش دەستی خستە سەر ژینگە
بۆی کە بەشێکی زانستی لە ناو زانکۆیەکا بکاتەوە بە ناوی زانستی ژینگە کاتە تۆ کادری ژینگەیت ئەبێت کە بە بڕواننامی بە کالۆرێز ژینگەی تاواکوورە کە لە سەرەتاوە ئەم وا پەروەردەکراوە کە هەموو کەلتورێک و هەموو زانستێکی ژینگەی تیا جێگیر چێسپێنراوە ناو ئەم تاکەیە بۆی ئەتوانین بڵێن بیرکردنەوەکە خۆی بەخۆی کردن بە ئەکادیمیکردنی زانستی ژینگە و گرنگدانی ژینگەیە. ڕاستە ئێمە هەموو هەڵمەتێکی ژینگەی ئەبیستین بەڵام بە شێوازە زانستێکی جۆرێکی ترە تۆ لە ڕووی زانستی و توانین توێژینەوەی ژینگەی بکەیت ئەتوانی بچیتە کۆنگری ژینگەیەکان لەسەر ئاستێکی بەرزتر تۆ وەکو تەرەفی حکومیش وەکو خوێندنیش بچیتە ئەو بوارانەوە بۆیە خۆی کردن بە زانستیکردنی ئەم بوارە زۆر گرنگێکی تایبەتی هەیە چ لە ڕووی خزمەتکردنی دەرەوەی زانکۆ چ لە ناو زانکۆشە. وەکو ئاست ئێمە وەکو پرۆسەی بۆڵۆنیا بەڕێوە ینی پیادە ئەەکەین کە خۆی پرۆسەیەکی جیهانیە لە ئێستا ئەتوانین بڵێن هەموو زانکۆی سلەیمانی کە بە هەمان شێوە ئەم پرۆسەیە پابندت بەم شێوازی خوێندنەوە کە لێرە ئەو خوێندکارانی ئێمە ئەو وانەی کە لە هەر یەکێک لە قۆناغەکان ئەخوێنن ئەبێ هەمان کواڵەتی و جۆرایەتی ئەو وانەیە بێ کە لە دەروی وڵاتیش لە بەشی زانستی ژینگە ئەیخوێنێت چکێکم ئەم خوێنکاری ئێمە کە بڕواننامەی زانستی ژینگە بەدەست ئێرێ هەمان ئەو کردتانە وەرئەگرێت کە ئەگەر هاتوو لە زانستێکی ژینگەی یەکێک لە وڵاتانی ئەوروپیش بەدەستی بێنە بۆی ئەتوانین بڵێن ئاستێک لە ڕووی ئاست و ئاستێکی زۆر بەرزە بەڵام ئەوەی کە تۆزێ هێشتا ئێمە ناتوانین زۆر پێداگریکەین لەسەروی کە ئێمە کۆلێجەکەمان تازەیە بەشەکەشمان تازەیە هەنێ پێداویستی سەرەتاییمان هەیە کە ناتوانین بە شێوەیەکی بەردەست بیخێنە بەردەستی خوێندکارەکانمان ئەمە وای کرۆ لاچێت جۆرێک لە جۆرەکان ئێمە ناتوانین بە هەمان ئەو کواڵەتیە بە هەمان ئەو پێوەرانە بتوانین ئێمە ئەو وانەی کە دامان ناوە ئێمە جێگی بکەینەوە لە ناو خوێندنان بەڵام هەتا توانی بێتمان وانەکانیشمان بە هەمان ئەو پرۆسەیە بردووە. ئەو خوێندکارانەی کە لێرن بەدڵنیاییەوە بەشی پراکتیکیان هەیە لەگەڵ تیۆریان هەیە وانەکان بە شێوەی تیۆری باس لە زانستەکانی خاک و ئاو هەوا بە شێوەیەکی گشتی ئەکات لە ڕووی زانستیەوە معلوماتی تاویان پێ ئەدرێت و دواتر لە ڕووی پراکتیکیشەوە تاقیگەمان هەیە کە خوێندکارەکان لەو تاقیگەیانەدا فێری ئەوە بن کە لە ڕووی تاقیگەییەوە چۆن کار لەسەر ئەو مایکرۆ ئۆرگانیزمانە بکەن یاخود ئەو پێکاتە خاکی و جۆلۆژیانە بکەن کە لە بە شێوەی زانستی پێویستیانە بێت لە داهاتووە دیارە بە پێی ئاست ئەگۆڕێت لە خوێندکاری خۆناغی یەکەم بە شێوەیەکی گشتی ئەو بنەڕەتەکانە مادە بنەڕەتەکانە و دواتیش بۆ خۆناغی دووەم و سێم و چوارەمیش بە پێی خۆناغەکە قورسترە بێت و ئەچنە زیاتر ئەچنە بابەتە پراکتیکەکانەوە تا بتوانن لە داهاتووتردا سوود لەوە ببینن کە بزان لە ڕووی پراکتیکیەوە چی ئەنجام بدەن لە دەرەوەی کۆلێژەکەی خۆناغی یەکەم وەکو بە شێوەیەکی گشتی هەموو ئەوکو کۆلێژەکانی کە بابەتی زمانە خوێنن بابەتی کۆمپیوتەرە خوێنن کوردۆلۆژیە خوێن وەکو ئەساسیاتەکان و هەندێک بابەتی ئەساسی علمە گشتەکانی وەکو فیزیا و کیمیا و بایۆلۆژیە خوێنن و دواتر لە خۆناغی دووهەمیش هەر ئەم بابەتانەیە بەڵام بە شێوەیەکی زیاتر و دیتێڵی زیاتر ئەدرێت لە مامۆستاکان و بە خوێندکارەکان و بەشی پراکتیکی زیاتر گەشە ئاکات لە قۆناغی سێهەمیشە ئەچنە بابەتی زۆر تێر و تەسەل و مختص یعنی بە بواری ژینگەوە کە لەو کاتەیە چۆن پرۆژەیەکی ژینگەی بەڕێوە ببن چۆن کار لەسەر ژینگە بکەن لە داهاتووە و لە قۆناغی چوارەمیش بەدڵنیاییەوە پرۆژەی تایبەتیانە بێت هەر خوێندکارێک کە لەگەڵ مامۆستایەکە ئەم پرۆژەیە جێبەجێکە لە ماوەی ساڵەکەیە و تەقدیمیەکات و سیمینار و هەتا راپۆرتی لەسەر ئامادە ئەکات کە ئەمە شوا لە خوێندکارەکە کە دڵنیاییەکی زیاتری هەبێت کە دوایەوەی کە دەرچوو لە بەشەکە بتوانێت هەموو ئەوانەی کە کۆی کرێتەوە لە خۆناغی یەکەمە تا خۆناغی چوارەم پێکەوە زانستیەکی لە ڕووی زانستیەوە تاو تێر و تەسەل بێت کە چی بەدەست هێنا و چی شەتوانێت بکات لە داهاتووە.
ئێستا ئێمە کە ئەوەیەتە بەردەمان لەوە ئەچێت بەشێک لەوانە ئەو موادی تاقیگەیانە بێ یاخودە و ئامێر و ئەجیزانە بێ لە سەدا 67مان هەیە بەڵام بەشێکیمان هەیە هێشتا کە دابین نەکراوە ئەویش هۆکارەکەی ئەوە بۆ کە لە سەرەتا کورێجەکە دروست بووە کە ئێستا منهەجەکەی بۆ جێگیر کراوە لە ئێستا ئێمە ضرورەتمان کەوتۆتە ئەو پێداویستیانە بۆیە لە ئێستا چاوەڕێن کە داوامان کردو بخرێتە بەردەستمان ئەویش بە خۆشحاڵیەوە هێشتا ئێمە دەربڕینمان بۆ کراوە کە ئێمە بتوانین ئەو پێویستیانەش بەدەست بخێن و ئێمە بەردەوام بین لە شێوازی بەڕێوەبردننی وانەکانی خۆمانە وەکو پرۆسەی بۆڵۆنیا جێبەجێ بکەین یەکێکتر لێکێ لە کێشەکانمان ئێمە توانیمانە تا کەمێک چارەسەریکەین ئەم کۆلێجە لە ناوچی شارباژێرە ئێمە خۆمان بەشەکەمان ژینگەییە چونە دەرە و سەردانەکانمان زۆرە بۆیە ئەگەر لە دەوروبەری خۆمان ئەو هەموو پێگاتە ژینگەیی هەیە ئێمە توانین لێرە بەردەستی بخێنواتە هەم لە ناو زانستی ژینگەکە لە ڕووی ئەکادیمۆ ئەی خوێنین هەم ئەشتوانین لە دەورپشتی خۆشمانە هەموو زاهیرە ژینگەیەکان ببینین کاتێک خوێنکارەکان هێنە ئەم ناوچەیە ئەمەکێک لە ئیسفادەکانی ئێمەیە کە لەم ناوچەیە جێگیر کراین بەڵام ئەوەیە کە یەک کێشەی بچووکمان هەبووە ئەوە بووە کە تۆزێ مەشاکلی ئەقسامی داخلیمان هەبووە ئەویش پشت بەخوا وردە بەرە و چارەسەرکردن ئەچێت. ئێمە گەروەکو ئاستەنگ تێبڕوان بە بیربۆچوونی ئێمە بابەتەکە ناوی نانێن ئاستەنگ چکە بۆکردنەوەی هەر بابەت هەر کۆلێجێک هەر بەشێک تۆ پێویست مەجموعەیە بنەما هەیە بۆکردن یەکەم بینایە دووەم کادرە وانێ دووەم کادری علمیە سێم بوونی چەرچاوەیە لەگەڵ مختەبەرات و پێداویستەکانی چوارەم قوتابیە خوێندکارەکە دێتە ئەو کۆلێجە ئێمە لە ڕووی بیناوە بینامان بۆ دابین کراوە لێرە ئەتوانین لە ماوەی ساڵ چەند ساڵەکە بیناکە بڵێن باڵاخانەکە نۆژەن بکەین و ئامادە بکەین ئەنی لە ڕووی کادرە و کادرەکان خۆتەزانی یەکسەر تا یەت و کادر دەسەکەوێ ئەوش وردەکاریە وردە و کادرانە دروست ئەبن و دێن و بە شوێی پێی پێداویستێتوان گواستنەوەی ڕاژەکان بکەن یاخود یەکسەر لێرە دابمەزرێن ئەگەر دابمەزراندن هەبێ ئەمە بابەتەکانی ئەنی تۆ کە باسی ئاستەنگەکانەکە ئاستەنگەکان شتێک نییە کە حادزێکی مەقتوع بێ نەتوانی ببڕی ئەتوانی وردە دابینیانکەی لە ڕووی پێداویستی مختەبەریەوە پێداویستەکانمان ئامادەیە بیناکە هەندێک پێداویستی هەبووە وردە ئاوە کارەبایە ئەمانە هەمووی وردە هاوکارمان بوون بە تایبەتی سەرۆکی زانکۆش سەرۆکی زانکۆی تازەمان هەست پێداویستێکمان بێ بنووسراوە بەرزەکەینەوە بمان دابینەکە عنی بەگوێت بە پێی توانە هاوکارێکی تاوامان هەیە بە تایبەتی دکتۆر کۆسارم لێرە سپاس یەکەم کە زۆر بۆ هەر من نابوو هەموو کۆلێجەکان دەستکراوەیە و هاوکارێکی باشمانە لە ڕووی ڕاگەاندنەوە لەوانەیە نەمانتوانی بێت تەواو ئەو بابەتە پڕکەینەوە بۆی کۆمەلگە هەمووی ئاگادار بێ کەوا کۆلێجیشی ئاوا کراوەتەوە پێویستی بە و پێویستە تەلەبە بێت و داوام کاتیای ئەمانە بۆ داهاتوو کۆمەلگا زۆر پێویستمان بم بوارەیە ئەمانە پێداویستەکانە بۆ نمونە لە چوارتا لە شوێنی کو چوارتا باڵاخانی بەشی ناو خۆیمان نییە کە ئەمە لە بەرناممانە هەیە مەستر لە ئێستاوە توانیمان لە دەڕی شارەوانی قەزاکەەوە ئەرزان بۆ دابین کردن ئێستا لە هینی ئەوان شوێنەکان دیاری بکرێ بمان و ینی سایتپلانە دابینکەین و دوای داوای دروستکردنی خەریتە و بیناو ئەمانە بکەین بینای بۆ دروستکرد هەموو شتێک لە سەرتاوە گرانە بەڵام ئەمە ئەوە نییە کە تو هەنگاو نەنیت بۆ ئەو بابەتەی کە لە داهاتووە دەورێکی یاخود کاریگەرێکی گرنگی هەبێ بۆ کۆمەڵگا تابان هەموو شتێ بت لە سەرتا دەست پێکردنەوە هەز دەکەم هەندێ ئاسەنگی هەیە کە ئەتوانین بەسەریان ئەزاڵ بین بەڕێوەبەراتەکانی چوارتا زۆر هاوکارن لەگەڵمانە مەسەرەن من ئێستا ئاوڕاکێشین بۆ موافقی ئاواکەمان بواتەوە پارە هەبوو سەرۆکی زانکۆ بوجێ بۆ دابین کردوین و ئاوی سەرکی ڕاشن ئەومان هەیە ئاواکەمان کەمە ئاوی تایبەتی کە بە ئاویشی دووز ڕاشین بۆ کۆلێجەکە بەڵام شارەوانی چوارتا هەز وەختێ داوام کرد بێ بەڕێوەبەراتی ئاوی چوارتە داوام کرد بێ خێرا لە ماوەی سەعاتێکە بەتەنکەر ئاویان گیانومەتێ ینی کارەبا هاوکارم بوون کارەبای دایمیان ناومەتێ بەڕێز قایمقامی چوارتە کاک شاهۆ زۆر هاوکارە ساڵی یەکەم و ساڵی دووەم بودجێ دابین کردو بە شناخۆیەکان ینی لەڕێی ئەوە بینا بۆ خوێنکار گیراوە کە ئێستا زانکۆیت ئەوی مۆزەفی بە شناخۆیەکانی زانکۆ دێت ئێتە چوارتا بیناکانە بینێڵێ هیچ شروتێکی بە شناخۆی لەمانانێ من ناتوانم بیگرم ناتوانێت بە فعلی بگرێت کە شروع بەشی ناخۆی شروع تو تایبەتمەندی خۆی هەیە کە من ئێستا نەمتوانیوت
بینا بکرێتەوە خۆ دەزانی ئەم زۆرفی لە ڕێگە نەبوونی بداهات و بجۆ زۆر قورسە لەم بابەتانە بتوانین تو هەموو شتە دەستی بیت و یەکسەر حاز دەبێت لە بەردەسا بەڵام لە ڕێگەی لە ڕێکان هاوکارمان بوون بۆ ئەو بدابینکردنی و پێداویستیانە و توانیمانە بەو ئەگەرانەشەوە بەردەوام بین لە کارەکانمان پامی کۆتاییم ئەوەیە بۆ بەتایبەتی بۆ گەنجان بۆوانی کە خوێنکارن و لە پۆلی دوانزەن و لە داهاتووە ئەگەن گرنگی بم بوارە بن ئەم بوارە بابەتێکی گرنگە و هەروە کۆمەلگا پێویستی پێیەتی چارەسەرکردنی هەند زۆر لە ئاڵنگاریەکانە کە لە داهاتووە مرۆڤ خۆی لە خۆیان بێ برە و بابەم بوارە ئێمە بتوانین بابەتی وانەکانی ژینگە وەکو بابەتیش پەروەردەی وەربگرین هەر لە سەرەتاوە لە وەزارەتی بڵین پەروەردەشەوە بکرێ بە منهج بخوێنرێ بۆی مرۆڤ هەست بە مرۆڤبوونی خۆی کە هەست بەوە بکا کە دەوروبەرەکەی پاک ڕابگرێ ژینگە پیس نەکا هەروەها بشتوان بگەینەوە ئاستی بتوانین کە لە ئاستی پیشەسازیە بەرەو پێشەوەڕۆین بتوانین لە داهاتووە کادری زانستیەوەمان هەبێت کە بتوانین کۆنتترۆلی ئەم کۆمپانیا و کارگە و پیشەسازیانە بکەین کە هۆکارێک نەبن بۆ پیسبوونی ژینگە چونکە ئێمە بەهۆی ئەوەی کە وڵاتێکی تازە ئەچینە ناو کێشەکانی جیهانەوە لە بەرهەمێنان و ئەوانە ژینگەی وڵاتەکەمان بە تایبەتی کوردستان ژینگەیەکی پاکە ئەگەر لە ئێستاەوە هەوڵ بین ئەتوانین ژینگەی کوردستان بە پاشی بێڵینەوە ئەو هۆکارانی کە بنە هۆکاری پیسبوونی ژینگە ڕێیان لێ بگرین نێڵین پیستر ببێت بەو کۆنتترۆڵی کە ئەمڕۆ بزانست لە بەردەمایە پێداویستی لە بەردەمایە بتوانین چارەسەریان بکەین. لە پێناو پێشخستنی بواری زانستی ژینگە پێویستە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی و سەرۆکایەتی زانکۆی سلێمانی پاڵپشتی زیاتر پێشکەش بە کۆلێژەکە بکەن و کار بکەن بۆکردنەوەی بەشی زیاتر میدیا و ناوەندە ژینگەیەکانیش پێویستە کار بکەن بۆ هاندانی خوێنکاران بەمبەستی خوێندن لە بەشی زانستی ژینگە پێویستە دەستەی پاراستن و چاکردنی ژینگە و لایەنە پەیوەندیدارە حکومەکان هەلی کار بۆ دەرچوانی بەشە ژینگەیەکان بڕەخسێنن لە ڕێگەی دامەزراندنیان لە ناوەندە ژینگەی حکومەکان هەروەها دامەزراندنیان بکەن بە مەرجی یەکەم بۆ چاودێریکردنی پرۆژەکانی وەبەرهێنان و کۆمپانیا و کارگەکان